ئاسکەری دەربارەی داستانی خواتکۆڕ نەبەردی قارەمانانەی پێشمەرگەی پارتیمان و بارزانی نەمر لە جەبهەی خواتکوڕدا بوو بە داستانێکی هەمیشە زیندوی مێژووی گەرەکەمە داستانێکە بە قارەمانێتی و فیداکاری پێشمەرگەی هەموو پارتیمان تۆمار کراوە لە بەرەنگاربوونی شاڵاوی شۆبینیانی ڕژێمی عێراق کە نزیکەی 20 ساڵە خەریکی سۆڵکردنی کوردستانە لە گەلی کورد و گۆڕانی واقعی نەتەوەی و مێژووی ئامادەبوون بۆ بەرەنگاری و مقاومەت لەو ڕۆژەوە دەستی پێکرد کە کۆمیتەی ناوەندی پارتیمان لە 20 گەلاوێژی 1970 بڕیاری لەسەردا چونکە دەیزانی کە ڕژێم بەهۆی سروشتی شۆبینیستیانەوە دەست دەکا بە شاڵاوی عەسکەری بەرفراوان بۆ سەر بنکە و هێزەکانی پارتیمان و هێزە نیشتیمانیەکانی کوردستانی و عێراقی بە تایبەتی پاش ڕاگەاندنی بڕیاری ڕاگرتنی شەڕی عێراق و ئێران ڕژێم هێرشێکی هەرە گەورەی هێنایە سەر ناوچەی خواتکوڕد لە باسووری هەولێر لەو ناوچەیە کە لە 150 کیلۆمەتری چوارگۆشە تێناپەڕێت بەو شێوە داستانی مێژووی مقاومەت تا دەرهێنانی ئەم بەلاغە دەستی پێکرد خواکوڕک داستانێک لێوان لێو لە خۆڕاگری و بەرخۆدان یەکێک لەو سەروەریانەی هەرگیز لە بیر ناکرێت هەموو ساڵێک لە کاتی خۆی پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێت و وەک شکۆدار لە پەڕەکانی مێژووی کورد یادی بە شکۆداری بکرێتەوە ئەویش داستانی خواکوورکە داستانی خواکوورک بە دیاریکراوی لە 19 تەموزی ساڵی 1970 بە فەرماندەیی پێشمەرگە سەرۆک مەسعود بارزانی دەستی پێکرد دژی ئەو زوڵم و ستەمە گەورەی کە ڕژێمی بەعسی ڕووخاو دەرحەق بە میلەتی کورد ئەنجامی دابوو لە سەرجەم شار و شارۆچکەکانی باشووری کوردستان داستانی خواکوورک هاوکات بوو لەگەڵ شەڵاوە یەک بە دوای یەکەکانی ڕژێمی بەعسی ڕووخاو دژی میلەتی مەزلوم و ستەم لێکراو ئەوان تینوبوون بە شەیدکردنی هاوڵاتیە سڤیلەکان کە منداڵ و ئافرەت و پیری لە خۆ دەگرت ئەوان تەنها تینوێتیان بە شەیدبوونی هاوڵاتیە سڤیلەکان نەدەشکا بەڵکو کوردیان لەسەر زێدی با و باپیرانیان ڕاگوێز کرد و بێویژدانانە زیندە بەچاڵیان دەکردن بۆیە لەو کاتەدا پێویستە یەکێک لە گەورەترین داستانەکانی بزافی ڕزگاری خوازی گەلی کورد و شۆرشی گوڵانی پێشکەوتن خواست تۆمار بکرێت ئەویش داستانی خواکوورک بوو داستانی خواکوورک داستانێک بوو وانەیەکی مێژووی بە دوژمنانی گەلی کووردا و گورزێکی وهای لێوەشاندن کە مێژوو لە پەڕەکانی خۆیدا بە شانازیەوە ئەو داستانەی تۆمار کرد و لە پەڕاوی یاداشتەکانی کوردان نووسیویەتیەوە بەڵێ ئینشاءالله هەموو سەرکەوت و سەلامەت و پارێزراویش ئەبن و بەس ڕاستە وەڵاهی هەرچی بوو ئەم ئەرزە پیرۆزە بکرێ کەمە داستانی خواکوورک بووە هۆی شکانی هێزی گەورەی ئەو کاتی ڕژێم و بڕوای سەرکەوتنی لای مرۆڤی کورد بەرزکردەوە چونکە لەشکرێکی بچووکی پێشمەرگە لەشکرێکی گەورەی ڕژێمی بەعسی ڕووخاوی تەفر و توناکرد و ڕەوانەی عێراقی عروبەیکردنەوە ئەم داستانە مەزنەش بووە هۆی ئایندەی گۆڕانکاریەکانی ناوچەکە و هەروەها بووە بۆ چرخانێک بۆ ئەوەی کورد بەرەو ئاسۆیەکی دیکە هەنگاو بنێ کە خۆی لە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 ببینێتەوە و دەستکەوتی مەزنی وەک دروستبوونی پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانی لێ بکەوێتەوە داستانی خواکوورکیش لە ڕووی مەبدەئی و معنەوی و ڕاگەیاندن لەو کاتە ناسک و دژوارەدا پڕ بە پێستی خۆی بوو کە پەردەی لەسەر تەمو مژاوی پیلان و پڕوپاگەندەی ژێراوی و ناحەزان و دوژمنانی گەلەکەمان لادا و دەنگ و ڕەنگی لە ڕادە بەدەری فراوانی دایەوە
و من متأكدم ماوەیەکی زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە یا وەزعەکە بە عام ئەگۆڕێ یعنی وەزعی ناوخۆی عێراق تەفەوراتی کە ئەبی یا دوژمن ناچار ئەبی ئەگەر ئەم نەوع مقاومەیە بەردەوام بی ناچار ئەبی بیر لە وەزعی. داستانی خواکوورک وێزگەیەکی زێڕینە لە ڕابردووی خەباتی گەلەکەمان و لەسەر ئاستی ناوخۆی و عێراق و دەوروبەر و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوین و میدیا جیهانیەکانیش ڕۆڵ و دەنگدانەوەی تایبەت و کاریگەری هەبوو بۆیە زیاتر لەو هەموو نەبەردی و داستانە زۆرانەی نێوشۆڕش و ڕۆتی خەباتی گەلەکەماندا داستانی خواکوورک بایەخی تەواو و جیاوازی وەرگرتووە و لێکدانەوەی زۆری بۆ کراوە. گرنگی و گەورەی داستانی خواکوورک لەوەدایە کەوا بەسەرپەرشتی ڕاستەخۆی خودی سەرۆک بارزانی بوو لە شەڕەکان و ئاراستەی ڕێنمایەکانی سەرۆک بوو کە کاریگەریەکی ئێجگار گەورەی لە سەربەرزکردنەوەی ورەی پێشمەرگە هەبوو چونکە هەرکات پێشمەرگەی قارەمان و مێرخاسەکانی نیشتیمان ئاوڕیان لە تەنیشتیان دەدایەوە پێشمەرگە و سەرۆک بارزانیان دەبینی کەوا چۆن شانبەشانی تەواوی پێشمەرگەکان سەنگەری لە دوژمن گرتووە. دوای کۆتایاتنی شەڕەکە و سەرکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستان و تۆمارکردنی داستانی خواکوورک سەرۆک بارزانی ڕوویکردە پێشمەرگە قارەمانەکان و پێیوتن ئەوەی ئێوەکردان نابێ مێژوو لە بیری بکات و ئێوە لەو داستانە مەزنە چۆکتان با گەورەترین دیکتاتۆری سەردەم دادا و ئێوە خەباتی 30 ساڵی ڕابردوو 30 ساڵی داهاتوو خەباتی نەفساوی گەلەکەتان نوێ کردەوە لاپەڕەیەکی پرشنگدارتان لە مێژووی گەلەکەتان تۆمار کردو ئەو سەرکەوتنەی ئێوە کەوا لێرە تۆمارتان کرد نیشانە ئێوەیە کەوا کوردستان پەکی ناکەوێ مادام ڕۆڵی قارەمانی وەک ئێوەی هەیە و مژدەتان پێدەدەم کەوا سەرکەوتنی یەکجارەکی گەلەکەمان زۆر نزیک بۆتەوە و لە جیهانی ئێستا باوی دیکتاتۆریەت و زوڵم و زۆرداری نەماوە. انشاءالله سەرشوڕی هەر بۆ دوژمنان نەبی و سەرکەوتن هەر بۆ ئەم گەلە. Endami Kurdistan
من هب دینم باغ گلیستان دینم باغ گلیستان دینم باغ گلیستان دست خوام دریش کن هب دینم باغ گلیستان چکم باغ گلیستان آخ چکم باغ گلیستان هوالی برگرانم هوالی شورشوانم هوالی شورشوانم آخ شدور زیرشوانم هوالی برگرانم هوالی شورشوانم هوالی شورشوانم آخ هوالی شورشوانم خودانی و کردام اندامی کردستان اندامی کردستان از رنگی کردستان خودانی گلی بنده سوزانی و کردام اندامی کردستان از رنگی کردستان شورش گرم هم کردمش بوخوی خراب بخوفم بوخوی خراب بخوفم آخ بوخوی خراب بخوفم شورش گرم هم کردمش بوخوی خراب بخوفم لسر وانتم بخوفم لسر وانتم بخوفم هوالی برگرانم هوالی شورش بانم هوالی شورش بانم آخ هوالی شورش بانم هوالی برگرانم هوالی شورشوانم هوالی شورشوانم آخ هوالی شورشوانم خوزانی گلی بندت اندامی کردستان اندامی کردستان آخ اندامی کردستان خوزانی و کردامی خوزانی کردستان از دنگ کردستان اندامی کردستان